لە سەر کۆبوونەوە و کارەکانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و نێوترینیشاندا هەردوێنێ کۆڕبەندێکی ئابووری لە شاری سلێمانی سازکرا کە تەواوی بازرگانان و فەرمانگە تایبەتەکان لە شاری سلێمانی بە تایبەتی ئەوانەی کە ئەرکیان بژاندنەوەی وەبەرهێنان و هەروەها کار ئاسانی بۆ بازرگانان و پرۆژە تایبەتەکان کە دەستنیشان کراون پێویستە دووبارە بخرێنەوە سەرکار. ئەو کۆڕبەندە سازکرا لە کۆڕبەندەکەدا تێشکخرایە سەر چەند بابەتێکی گرنگ و فەرمانگەکان کە پێویستە لەمە دووە لەلایەن خودی قوبات تاڵەبانی و باسی لەوە کرد کە پێویستە کار ئاسانیان بۆ بکرێت، کاری جدی و کار ئاسانی بۆ بازرگانان بکرێت لە شاری سلێمانیدا. لە نێویشیاندا هاوردە و هەناردەکردنێکێکە لە پرسە سەرەکیەکان و بابەتە گرنگەکان لە شاری سلێمانیدا چی دەکرێت لەسەرم بابەتە. من میوانێکم دەبێت بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان کە بەڕێزیان سەرۆکی یەکێتی هاوردە و هەناردەکارانی سلێمانی ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانی ئێمە دەبن. کاک شێخ سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بزانم لە یەکەم کۆبوونەوەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕاگەیەنرا شوارینەوە تاکو ئێستا چ گۆڕانکاریەک لە بژانەوەی شاری سلێمانی بە تایبەتی لە پرسی هاوردە و هەناردەکردندا ڕووی داوە. بەناوی خۆی گەورە ئێمە بینین بەڕاستی کەرتی تایبەت زۆر کات گیر و گرفتی هەیە و زۆر کات تەنگەشە کەوتووەتە کارەکانیان، بۆیە زۆر بە شێوەیەکی ڕێک و پێک و کاقوبات هەستا بەوەی کەوا بتوانێ ئەو ئەستەنگانە ئەو تنگاچوانەی کەوا دروستە بێ لە ڕێگەی کەرتی تایبەتدا و چارەسەری بۆ بدۆزێتەوە و بتواندرێ کەرتی تایبەت زیاتر دەستەواڵا بکرێ بۆی کارەکانیان بە شێوەیەکی ڕێک و پێک بەڕێوە بچێ. تەبعەن هاوردە و هەناردەش یەکێکە لەوانەی کەوا زۆر کات لە هەموو کارەکانیاندا گیر و گرفتە بوو لە ڕێگەیان، بۆیە ئیرادەیەک هەیە لەوەی کەوا کاقوبات بتوانێ کاری لەسەر بکە. ئەوەیەکەوە کەرتی تایبەت ئەبێ بە شێوەیەکی ڕێک و پێک بتوانێ دەستەواڵا بێ و کارەکانیان بە شێوەیەکی ڕێک و پێک بڕوە. دوێنێ هەر لە وتەکەی کاقوباتدا لە کۆڕبەندەکە زۆر بەڕوونی باسەوەی کردکەوە کەرتی تایبەت زۆر گرنگە کە بتواندرێ بە شێوەیەکی بەرفراوان و گرنگی پێ بدرێ بۆ ئەوەی کەوا بتواندرێ کارەکانیان لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەن و ئاستەنگیان بۆ دروست نەکرێ. بۆیە ئێمە ئەبینین لەو ڕوانگەوە کاقوبات هەوڵ ئەدات بۆی کەوا بتوانێ کارەکان بێت. هەموو کاتێک ئەستەنگی هەبووە لەوەی کەوا لەم لە هاوردە هەناردام لە کەرتی تایبەت، بەڵام ئێستا ئومێد دەکەین کە بتواندرێ بەو ئیرادەی کە هەیەی و لایەنە پەیوەنددارەکان هەستن بەوەی کەوا ڕۆتینیات نەمێنێ، چونکە بەڕاستی زۆر ڕۆتینیات لە کارەکاندا دروست بووە و ئێستاش پێویستە زیاتر کاری لەسەر بکرێ، چونکە کەرتی تایبەت ئەتوانێ هەموو بژانەوەیەک لە هەرێمی کوردستاندا دروست بکات و ئێستا بینین کەوا زۆر لە کەرتی تایبەت لە لای خۆمان زۆر محاولیان کردووە بچن لە شوێنێکی تروە بەرهێنان بکەن. بۆیە پێویستە دڵنەوەیان بدرێتەوە بتواندرێ کاریان بۆ بکرێ بۆی کەوا بتوانن لە هەرێمی کوردستاندا ئەو پارانیان وەگەڕ بخەن و سەرمایەکانیان لەگەڕ بخەن. بۆیە بەڕاستی پێویستە هەموو ئیرادەیەک لەم کاتەیە بخرێتە گەڕ بۆ ئەوەی کەوا کەرتی تایبەت زیاتر گرنگی پێ بدرێت و یەکێتی هاوردە و هەناردەکانی کوردستان هەموو کاتێک ئەو کێشانەی خسۆتە بەردەمی حکوومەت کەوا لە سنوورەکاندا زۆر جار ڕوو ئەدا ڕۆتینیات ئەبێ بازە شتێک لەسەر ئێمەوێدەوارین ئایندەدا ئەو ڕۆتینیاتیانە نەمێنێ بتوانێت کاری لەسەر بکرێت. باشە لە ماوەکانی ڕابردوودا کار ئاسانیەکی باش کرابوو بۆ بازرگانان کە لە خاڵە سنووریەکان بە تایبەتی لە باشماخۆ بتوانن کەلوپەلی بازرگانی بهێنێنە شاری سلێمانی و بەڵام ئێستا گلەی یەک دەکرێت لەلایەن بازرگانانەوە کە ماوەی وەڵامدانەوەیان و پشکنینی بابەتەکانیان بەرهەمەکانیان بارەکانیان نزیکی 5 ڕۆژ بۆ هەفتەیەکی پێویستە تا وەڵام دەدرێنە و بێنە نێو شاری سلێمانیەوە. بەڵام لەو مەرزانە یاخود دەو خاڵە سنووریانی کە لە پارێزگایەکی وەکو هەولێر و شارەکانی تران ئەم ڕۆتینیاتە بەم جۆرە نییە. دەمەوێت وردەکاریان بابەتە جنابەت تا چەند ئاگداری ئەم کێشەیەن گشتۆتەوە بە ئێوە لەلایەن بازرگانان وەکو گلەی یەک؟ بەڕاستی
ئێمە ئەبینین مەرزەکانی هەرێمی کوردستان کە ساڵانی ڕابردوو لە 2014 و 15 زۆرترین کاڵای لێ هاورداکرا و ئێستا ئەبینین ئەو گوڕوتینە نییە و ئەو هاوردەکارانە ئێستا بەو شێوەیە لەوێ کاڵە هاوردە ناکەن چونکە ئەچنە بەسرە لەوێ کاڵا زیاتر ئەهێنە ناوەوە چونکە ئەو ئاسانکاری کە لەوێ ئەکرێ لە هەرێمی کوردستان بە تایبەتی باشماق نەیتوانیوە بەو شێوە کەوا سەرنجیان ڕاکێشەوە ئەو هاوردەکارانەوە تا ئەو شەریکە کۆمپانیا هاوردەکردنە کاڵایانە لە باشماق بمێننەوە چونکە بەڕاستی زۆر دێن بۆ لای ئێمە لە کۆمپانیەکانی هاوردەکردنی کاڵاکان بۆ ناو هەرێمی کوردستان کەەوە گیر و گرفتیان زۆرە ئێمە ئەبینین لە باشماخ بەڕاستی وەکو پێویست بەو شێوەی کەوا لە بەسرە ئەو ئاسانکاریە کرێت لەوێ ناکرێ لە بەسرە بە شێوەیەکی زۆر ئاسانکاریشی باشیان بۆ ئەکرێ بۆ نمونە ئەو کاڵایی کەوا بە کۆنتێنەر دێ ئەگەر چەندین جۆر کاڵای تێدا بێت چەندین جۆری تێدا بێ ئەوان هەوڵ ئەدەن بە یەک جۆر کاڵا ئەیەن نمونە وەرەگرن نموزەج وەرەگرن ئەو جۆرە کاڵایە هەمووی بە یەکەوە گومرگ ئەکەن بۆ ئەوی چەشەیەکیان بۆ دروست نەبێ بەڵام لە باشماخ ئەو کۆنتێنەری کە دێت ئەگەر هەمە جۆر بێ هەموو جۆرەکان نمونە ئەهێن نەدەرەوە هەر یەکە و بە شێوەیەک گومرگەکەی بۆ تەرتیبەکەن ئایا ئەوە تەخیرە بێ یان تەخیر نابێت زۆر تەخیرە بێ بۆیە پێویستە ئەگەر هاتوومانەوێ بە شێوەیەکی وە کەوا ئەو هاوردەکارانە بتوانندرێ کارەکانیان زیاد زوو بۆ جێبەجێ بکرێ ئەبێ پێویستە بەڕاستی ئاسانکاری تەواویان بۆ بکرێ و لە باشماخ زۆر جیاوازە وەکو لەگەڵ بەسرە بەسرە بەشی شیمالیە بەشی جنوبی هەیە بەشی شیمالی تەواو ئاسانکاریەکی تەواویان بۆ کراوە لە زۆر ڕووە وەکوتم ئەوەی کەوا ئەگەر هاتو کۆنتێنەرێت چەند جۆر بێ یەک جۆری بۆ ئەکرێت لە ناو هەمویانە جۆرەکە بۆی کەوا زوو ئیشەکانیان ڕایی ببێ و لەگەڵ ئەوەشدا ئەو کۆنتێنەرانەی کە دێ مەسەلەن ئەوەندە بە شێوەیەک توندوتیژی لەگەڵیان ناکەن لە خاڵە سنووریەکانی شاری سلێمانیدا دروست کردووە ینی هەوڵ ئێستا ئەوەی کە بینراوە هەیە هەوڵەکە جارێ بەڵێ زۆر لەو نوقاتان و خاڵانەی کەوا گیر و گرفتە ئێمە خستومانەتە بەردەمی لایەنی پەیوەندیدار و ئێستا بەڕاستی لە کەرتی تایبەت و بەرهێنان پرۆژەکان ئەوە کاری لەسەر کراوە و پرۆژەکان ئێستا بەڵێ ئێستا کەوتوتە گەڕ بە شێوەیەکی ڕێک و پێک بەڵام بە نسبەت مەرزەکانەوە تا ئێستا نەگەیشتە ئەوەی کەوا بتواندرێ ئەو ئاسانکاریە بکرێ تاکو بتواندرێ لە مەرزەکان و یاخود لە مینای بەسرە بێتە باشماخ و بگەڕێنەوە ئومێدەوارین لە ئایندەدا بتواندرێ کاری بۆ بکرێ و بتواندرێ بە شێوەیەکی بەرفراوان ئەو گیر و گرفتەی کە لە سنوورەکان هەیە بتواندرێت چارەسەر بکرێ و دڵنەوایی کەرتی هاوردەکاران بکرێت کەوا چوونەتە بەسرە بێنەوە مەرزەکانی خۆمان بتوانێت بە شێوەیەکی بەرفراوان کاریان بۆ بکرێن یعنی ئێمە بەڕاستی زۆر لە هاوردەکاران گلەیەکی تریان هەیە ئەگەر ئەوی خان باشە گلەیەکە باسکەیت دواتر وەڵامەکە ئەو کاڵانی کە زۆر دێ بە دەرەجەیەک خواردەمەنی دێ بەڵێ بە خواردەمەنی بە دەرەجەیەک دێ و پاشان کەلوپەلی ناوماڵە کەرەسەی بیناسازیە پێداویستی پزیشکیە و جلوبەرگە ئەمانە بە شێوەیەکی تەدریجی بەو شێوە دێ بەڵام من حەزم کرد ئاماژە بە خاڵێکی تر بکەم کە ئێستا لە بەسرە ئەو گومرگەی کە ئەکرێ بە شێوەیەک گومر ئەکرێ دڵنەوایی هاوردەکاران ئەکرێ بۆی لەوێ بمێننەوە یعنی گومرگەکەی ئاسانکاریەکی تەواویان بۆ ئەکرێ ئێمە ئەبینین بەڕاستی کە ئەو بار هەڵگرانە دێن بۆ ناو سلێمانی یاخود بڵین بۆ شارەکانی کوردستان لەوانەیە داوایان لێ بکرێ کە تەکمیلەی گومرگەکە بکرێ ینی لەسەر شانیان گرانتر ئەبێ بۆیە پێویستە ئەو ئاسانکاری لە بەسرە ئەکرێ بێ لە باشماق بکرێ ئەوان زیاتر ئەگەڕێنەوە بەرزەکەی باشماق چووکە مەرزی باشماق لە چەند ڕوویەکەوە بۆ ئەوان باشترە ئەگەر ئاسانکاری بکرێت چونکە لە ڕووی نزیکیەوە زووتر ئەگاتە ناو شارەکان یاریمی کوردستان لە ڕووی ئەمنیەتەوە ئەمنیەت لێرە بەرقەرارترە وەکو لە ڕێگەی
بەسرە بۆ هەرێمی کوردستان بۆیە بەڵام پێویستە زیاتر ئاسانکاری بکرێ و بکرێ دڵنەوایان بکرێتەوە و زیاتر هاوکاریان بکرێ بۆ ئەوەی کەوا بتواندرێت کاری بۆ بکرێ بەڕاستی ئەبینین لە باشماخ لە چەند پەنجەرەیەکەوە پارە وەرەگیرێ هەمووی بە شێوەیەکی ڕێک و پێک دیاری بکرێ و بتواندرێ بە شێوەیەک کەوا یەک پەنجەرە بێ بتوانێت پارەکەی لێوەربگیرێ و ئاسانکاری بۆ بکرێ و تاکو و بتواندرێ بە شێوەیەکی ڕێک و پێک کارەکانیان بۆ ئەنجام باشە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی چەندێتی و چۆنێتی ئەم بەرهەمانی کە دێنە نێو سلێمانی و هاوردە دەکرێن هیچ گۆڕانکارییان بەسەر داهاتوە کوالیتی و چەندێتی و چۆنێتیان چۆنە؟ طبعاً ئەو کاڵایانی کە دێتە عێراق و هەرێمی کوردستان بەگشتی یعنی هەوڵ ئەدرێ چاکترین کوالیتی بێ چونکە بۆی کەوا بتواندرێ بازارەکانی هەرێمی کوردستان بە کاڵای کوالیتی باش بتواندرێ پڕ بکرێت و ئەوکو تێبینی ئەکەین ئەوە ماوەکی باشە هاوردەکاران هەوڵەدەن چاکترین کاڵا و بە کوالیتی باش بیان هەرێمی کوردستان و کێبڕکێ لە ناویانە دروست بووە هەم لە نرخ هەم لە کوالیتی بۆیە ئێمە تێبینیەکەین ئێستا ئەو کاڵانی کە دێ زیاتر لە بواری کوالیتیان بەرزە و نرخیشیان گونجاوە. باشە دەزانین کە شاری یاخود بەگشتیە گەرباسی هەرێمی کوردستان کەین بەرهەمی خواردن و سەوزە و میوەجاتی باشی هەیە شاری سلێمانی و پارێزگای هەڵەبجەیش بە هەمان شێوە و مدەیەکی دیکە نزیک بووینێتەوە لە وەرزی پاییز و پێگەشتنی هەنار و بەرهەمی دیکەش بە هەمان شێوە ئەمانە تاشەن کار ئاسانی بۆ بازرگانان دەکرێت کە هەناردە بکرێن هیچ بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەمەش یەکێک نییە لە ئاستەنگەکانی بەردەم بازرگانان. کەرتی کشتتوکاڵ کەرتێکی زۆر گرنگە کەوا بتواندرێت گرنگی پێ بدرێت چونکە خاکی ئەمە خاکێکی زۆر بە پیت و بەرەکەتە لە کاتی بەرهەمێنانی کەرتی کشتتوکاڵدا و میوەهاتە ئێمە ئەتوانین سیستەمێکی بۆ دابدرێ ڕێک بخرێ بۆ ئەوی کەوا بتواندرێ ئەو بەرهەمەی کەوا زۆرترین لە هەرێمی کوردستان بەرهەممان هەیە بتوانین لە ناوخۆ یاخود بۆ دەرەوەی شارەکانی عێراق بۆ خواروی عێراق ڕەوانە بکرێ و لەگەڵ ئەوەشدا بتوانین ئێمە ئەگەر هات و زیاد لە پێویستی خۆمان هەبوو هەناردەی دەرەوەی بکەین ئێمە لە کاتی 2 ساڵی ڕابردوو 83 تەن هەنار لە هەڵەبجەوە بەهۆی چەند بازرگانێکەوە ئێمە هاوکاریان بووین بۆ هەناردەکردنی بۆ بەریتانیا و ئەم ساڵیش ئومێدەواری ئینشاءالله قسەمان کردووە لەگەڵ زۆر لەو بازرگانانەی کەوا ئومێدن بتوانن هەناردەی میوەهات بکەن بە تایبەتی هەنار قسەمان لەگەڵا کردوون ئەم ساڵی بتواندرێ بەرهەمێکی زۆر ببێ و بتوانین بەشێکیش لێ هەناردەی وڵاتانی تر بکەین بۆیە من پێم خۆشە کەرتی کشتتوکاڵ گرنگی پێ بدرێ چونکە بەڕاستی ئێمە لەو بوارەدا دەوڵەمەندین و زیاتر ئەتوانین کاری لەسەر بکەین و بتوانین بە شێوەیەکی بەرفراوان کەرتی کشتتوکاڵ گرنگی پێ بدرێ و وەزیری کشتتوکاڵیش خاتو بێگەردخان بەڕاستی دەورێکی گرنگی هەیە و زۆر لەسەر خەتە بۆ ئەوەی کەوا بتواندرێ بە شێوەیەکی زۆر باشت و گونجاو مۆڵەتیان پێ بدرێ و بتواندرێ ئەو بەرهەمانە هەناردەی دەرەوە بکرێ بۆیە وەزارەتی کشتتوکاڵ هاوکارە و ئێمە ژەو کێشێتی هاوەدەمنەرکارانی کوردستان هاوکاری ئەو کۆمپانیانین کەوە نیەت و ئیرادەیان هەیە کە بتوانن لە بواری کشتتوکاڵدا زیاتر گرنگی بە بوارەکان بن و بتوانن کەمەیەکی زۆر کۆ بکەنەوە بتوانین هەناردەی دەرەوەی بکەین. باش بابەتێکی دیکە ڕەنگە بۆ بەرهێنەران دروست بێت لە شاری سلێمانیە کە ئەمێکێکە لە کێشە سەرەکیەکان کە لە ئێستادا ڕاستەخۆ خودی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاتۆتە سەرخەت ئەویش ڕەنگە کار ئاسانیان بۆ نەکرێت لە ڕووی هاوردەکردنی ئەو بەرهەمانەیە یاخود ئەو کەرستانەی کە پێویستیان دەوێت بۆ بەرهەمێنان بۆ بەرهێنان لە پرۆژەکانی بۆ بەرهێنان مەبەستنە لە شاری سلێمانیدا ئەمەوێت بزانم هەوڵ دراوە بۆ کار ئاسانیکردنی ئەو کەرستانی کە بۆ بەرهێنەران پێویستە بە تایبەتی لە خاڵە سنووریەکانی شاری سلێمانیەوە چ بابەتێک و کەرستەیەک هەیە کە بە شێوەیەکی قڕیس بە مەرزەکان یا بە کار ئاسانی بۆ بازرگانان ناکرێت کە بهێنە سلێمانیەوە؟
بەنسبەت یاسای وەبەرهێنان خاڵێک لەوەی کە زۆر گونجاوە بۆ وەبەرهێنەر کە بتواندرێ هاوکاری بێ یەکە لەو خاڵانە ئەوەیەکەوە هەر کەرەسەیەکی پێداویستی بۆ کارخانە بتواندرێ لە دەرەوە بهێندێت هەرێمی کوردستان گومرگی لێوە ناژیرێ یعنی ئەمەش ئاسانکارێکی تەواوە لە خاڵێکدا لە یاسای وەبەرهێنانی هەرێمی کوردستاندا ئاماژەی پێکراوە و ئەتواندرێ ئەو کەرەسانەی کەوا و ئەو مەکائینەی کەوا دێ بۆ کارخانەکان بتواندرێ ئاسانکاری بۆ بکرێت ئەوە لەو بوارەدا تا ئێستا هیچ گیر و گرفتێک نییە بەوەی کەوا ئەگەر هاتوو چونکە یاساکە هەیە لەبەرەوەی کەوا هەر کەرەسەیەک یاخود هەر ئامێرێکی کارخانە ئەگەر وەبەرهێنەر بێنێت هەرێمی کوردستان و ئاسانکاری تەواوی بۆ دەکرێت. باشە کاکشەخ دەمێ بزانم ئامارێکی دیاریکراو کرد لە بەردەستا بێت لەم ساڵەوە لە سەرەتای مانگیەکی ئەم ساڵەوە تاکو ئێستا بڕی هەناردەکردن لە شاری سلێمانی و هەروەها هاوردەکردن بۆ ناو پارێزگەی سلێمانی چەندێک بووە و بەراورد بە ساڵانی ڕابردوو گۆڕانکاری بەسەر داهاتۆ بڕەکەی ئێمە گەر ببینین ئەو بڕانەی کەوا دیاریەکرێ ساڵانە لە کۆتا ساڵدا زیاتر ئاماژەی پێکرێ و دیاریەکرێ کە ئێمە چەندمان هاوردە کردووە و چەندمان هەناردە کردووە بەناشکوری نەبێ ئێمە هەناردەیەکی وامان نییە کەوا بتوانین زیاد باسی بکەین بەڵام کەمێک لەوەی کەوا کەرتی کشت و کاڵ یاخود کەمێک لەوەی کەوا هەندێشت هەناردە ئاکرێ بە کەمی ئەوانە لە سەری ساڵدا ئامارەکە ئاخرێتە ڕوو بەڵام من ئەم ساڵ پێشببینی باشم هەیە کە زیاتر لە ساڵانی ڕابردوو هاوردەی کاڵاکراوە بە ناو هەرێمی کوردستان و هەوڵیش دراوە بۆ ئەویکەوە بتواندرێ ئەگەر هات و هەندێشتمان هەبێ بتوانین هەناردەی دەرەوەی بکەین بۆیە لە سەری ساڵدا زیاتر ئەم بڕە دیاریە کرێ و ئەم ئامارە ئەتواندرێ باسی لەسەر بکرێ و ئومێدەوارم ساڵ بە ساڵ ئێستا دوای کۆرۆنا زیاتر هاوردەکارانی ئێمە و بتوانن زیاتر کاڵا بێنە هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەشدا هەوڵ بدرێ بۆی کەوا کارخانی استراتیژی دابدرێ بەرهەمی خۆماڵی خۆمان هەبێ بۆی نێرینە دەرەوە بەڕاستی ئێمە تاکو ئێمە کاڵای خۆمان و بەرهەم نەهێنین و هەناردەی دەرەوەی نەکەین هەر بە کاربەر بین هەرێمێکی سەرکەوتو نابین هەرێمی سەرکەوتو ئەوەیەکەوە بتواندرێ بەرهەمی خۆماڵی ناو خۆیان بەرهەم بهێنێ و بتواندرێ بۆ ناوخۆ بۆ دەرەوە بە کەمیەکی باش دیاری بکرێ ساڵانە بەڵام هەستان بە هیچ گۆڕانکاریە کردووە لەو بڕێیکە هاوردەکرابێ یان هەناردەکرابێ ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوودا بەڵێ من باسم کرد ئەم ساڵ بڕەکەی زیاترە لە ساڵانی ڕابردوو چونکە لە دوای کۆرۆنا ساڵ بە ساڵ زیاتر ئێمە هاوردەی کاڵاکەین و پێداویستی زیاتر داواکاری هەیە و زیاتر هاوردەکاران مەجای باشیان هەیە گرێبەستەکانیان بتوانن تازە بکەنەوە و گرنگی زیاتر پێبن بەهۆی ئەوەش کە ئەم ساڵ زیاتر من پێشببینی و باش هەیە بۆی کەوا زۆترین کاڵا هاتووە کە لەم ساڵدا بەڕاستی لە وەزارەتی دارایی ئاماژە بەوە کرا کە چەند کاڵایەک یەکەم جار ئەو کاڵا پێداویستیانەی خۆراک گومرگی لەسەر لابرا و لە بەشی دووەمە 72 کاڵاش گومرگی لەسەر کەم کرایەوە ئەمانە هەمووی بۆ هۆی ئەوەی کەوا زیاتر هاوردەکاران بتوانن کاڵا زۆرترین بێنە هەرێمی کوردستان و کێبڕکێ لە ناویانە دروست ببێ بۆ ئەویکەوە بتوانن زۆرترین کاڵا لە هەرێمی کوردستاندا ساق بکەنەوە و یاخود بتوانن هەموو جۆرە کاڵایەکی بە کوالیتی باش بێنە هەرێمی کوردستان مێدەواری انشاءالله ئێمە هەوڵ بین بۆیکەوە بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم بێنین زۆرترە لەوەی کەوا بتوانین لە دەرەوە بهێنین هەتا بتوانین کارگەی استراتیجیدا بمەزرێنین بۆ ئەوەی کە بتوانین بەرهەمی خۆماڵی خۆمان ببێ و ئەم بەرهەمانەی خۆمان بتوانین زیاتر هاوڵاتی لێ سودمەند بێ کەوا دڵنیایە ئەمە بەرهەمی خۆماڵی خۆمانە و کوالیتی باشە و لە کاڵای دەرەکی باشترە. باشە باست لە کارکەکان کرد ژمارەی کارگە هەن لە شاری سلێمانیدا لە کارکەوتون کە پێشتر شاری سلێمانی بە پارێزگای پیشەسازی ناو دەبرا. دەمێت بزانمەم کارگانە هەوڵیان بۆ دەدرێت کە دووبارە بخرێنەوە کار دڵخۆشیێک دەدەن بە خاوەن کارگەکان بۆ بژانەوە و هەروەها
کە دووبارە کاری وەبەرهێنانی تا بکرێتەوە؟ بەڵێ شاری سلێمانی لە ساسی و شەشی پیشەسازی عێراق دابین نەکات و لەگەڵ ئەوەشدا بەڵێ ئێستا ئومێدێکی گەورە هەیە کە بتواندرێ ئەو کارگانەی کەوا لەگەڕ کەوتون وەگەر بخرێنەوە، بەڵام بەڕاستی پێویستە زیاتر کاری لەسەر بکرێ. یعنی ئەوەی کە زۆر گرنگە بتوانێ حکوومەت کاری لەسەر بکە و کارگەکان وەگەر بخاتەوە، پێویستە پێداچوونەوەیەک بەسەر نرخی کارەبادا بکە. نرخی کارەبا بەداخەوە ئەوەنە بەرزە لەسەر بازرگانان و شوێنە بازرگانیەکان و کارخانەکان کەوا وای کردووە کارخانەکان لە سا پەنجای ئەو گیر و گرفتیان هەبێ کەوا نەتوانن بە شێوەیەکی ڕاستەوخۆ پارەی کارەبا بتوانن دەفع بکەن و بەرهەمی ئەوەیان هەبێت تاکو کە پارەی کارەبا دەفع بکەن. بەڕاستی بەداخەوە لە عێراق ئێستا وحدەی کارەبا بە 70 دینارە. لە هەرێمی کوردستان وحدەی کارەبا بۆ بازرگانی بە 157 دینارە، یعنی دووقات و نیو. لەبەر ئەوە بۆیە یەکێ لەو کێشە گەورانی کە هەیە ئێستا زۆربەی کارخانەکان ئەیانەوێت لە خواروی عێراق کارخانە دروستکەن ئەگەڕێتەوە بۆی گەوا وحدەی کارەبا لە هەرێمی کوردستان گرانە و ئێمە ئەگەر تێبینی بکەین هەم دوکانی احتیادی بازرگانی کەوا کاسبی تیاکرێ کارەباکەی لە وحدەی کارەبا 157 پێویستە حکوومەت پێداچوونەوەیەک چاوپێخشانەوەیەک بەسەر نرخی کارەبادا بکە بۆ ئەوەی کەوا بتواندرێ زیاتر کارخانەکان کارەکانیان وەگەر بخەنەوە و بتوانن بازرگانان زیاتر کارەکانیان بەرەو پێشەوە بڕوا و سەرکەوتوو بن. بەڕاستی کارەبا پێویستە کارخانەکان و کارگەکان بڕی کارەبا یاخود پێداویستی دیکە و کار ئاسانی تریشان پێویستە ئەمانە. ئەگەر ئێمە بەڕاستی قیاسی بکەین لە 150 کێشەکە کارەبایە، لە 150 تریش هەنێ ڕۆتینیاتی ترە کەوا وای کردووە تۆزە کارخانەکان بێتاقەت بن لەوەی کەوایە. زۆر لە باج و ئەو باجەی کەوا باجی عقارە، باجی دەرامەتە، باجی خانوبەرەیە، زۆر لەو باجانش کەوا خراوەتە سەریان ئەوانش کێشەیە بەڕاستی پارەیەکەوە ئەوان دەفعەکەن و بەرهەمەکانیان بەو شێوە نییە کەوا ئینتاجێکی وا پارەیەکی وایان دەستکەوێ زیاد لە حەد بتوانن کەوا پارەی ئەو ڕۆتیناتانە بن و ئەنجام پارێکەشیان بمێنێتەوە. بۆیە زۆر لە کەرتی تایبەت و وەبەرهێنەر بە تایبەتی کارخانەکان وەبەرهێنەری کارخانەی استراتیژیان کارخانەی ئەتیادی بۆیە هەم کارخانەکانیان یاستا لە کار کەوتووە و یاخود ئەیانەوێ کارخانە لە شوێنێکی تری غەیری کوردستاندا بمەزرێنە. بۆیە پێویستە حکوومەت پێداچوونەوەیەکی تەواو بکات لەسەر ئەوەی کەوا ئەم کارخانانە گرنگیان پێ بدرێ و بواری بازرگانی زیاتر لە سلێمانی کاری لەسەر بکرێ بۆی بتواندرێ کارەکانیان بە شێوەیەکی ڕاستەوە خۆ سەرکەوتوانە بە ئەنجام بگەێن. باشە، لە ماوەی چەند ساڵێکی ڕابردووە هەڵەنە بم نزیکی 2010 و 2009 کاڵای تورکی بۆ هاوردەکردنی بۆ شاری سلێمانی کەمی کردبوو، نەک بۆ شاری سلێمانی بەگشتی بۆ هەموو هەرێمی کوردستان. دەمێت بزانم لە ئێستا بەهۆی شەڕی ئۆکراین و رووسیاوە هاوردەکردنی چ بابەتێک کە وەکو سەرچاوی سەرێکی لەلایەن رووسیا خود ئۆکراینەوە هاوردە دەکرا کەمی کردەوە بۆ نێو پارێزگای سلێمانی؟ ئەگەر ئێمە تێبینی بکەین ئەو کاڵانەی کەوا هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت بە گشتی بە دەرەجە 1 تورکیا، دەرەجە 2 ئێرانە و دەرەجە 3 سین و وڵاتانی ترە. یعنی ئەو کاڵانی کە لە رووسیا و ئۆکرانیا هاوردەی هەرێمی کوردستانە کرا و بەگشتی و بە شاری سلێمانی ئەگەر تێبینی بکەین زۆر لە زەید، لە گەنم و جۆ، لە زۆربەی خۆراک، لە پێداویستی جلوبەرگ ئەمانە تقریبەن تا ڕادەیەک لە ئۆکرانیا و رووسیا هات. لە ئۆکرانیا بە شێوەیەک دابڕانێک بوو لەهۆی ئەو شەڕەوە ناتواندرێت لەوێ بێ و زۆر لە هاوردەکاران هەوریاندا لە هەندێک وڵاتی ترکەوە کاڵیان لێ هاوردە کردووە بتوانن ئەو کاڵانی لەوێەوە هاوردانێک لە ئۆکرانیا لە شوێنانی تر هاوردەی بکەن. زۆر لە ئەوانەی کەوە لە بواری گەنم و جۆ لە رووسیا هاوردەی کاڵانە کرد
لە رووسیا ئێستا هەر بەردەوامە بەو شێوەیە هەر هاورداکرێ. ئێستا ئێمە وەفدێکمان ئامادە کردو بۆ رووسیا بۆی بتوانن زیاتر هەم لە گەنم و جۆ هەم ئارد بتوانن بێن هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەگە کارخانەکانە پرۆتۆکۆل واژۆ بکەن و ڕاستەوخۆ بازرگانەکانی ئێمە لەگەڵ ئەو کارخانانە بتوان کارەکانیان بە شێوەیەکی بەرفراوان و ڕاستەوخۆ بە ئەنجام بگەیەنن. بۆیە بەڕاستی ئێمە کە ئەبینین هەم لە تورکیا کە کاڵایەکی زۆریش دێتە هەرێمی کوردستان لە بواری جلوبەرگ، لە بواری خواردەمەنی، لە بواری پێداویستی پزیشکی، پێداویستی ناوماڵ. بۆیە بەم شێوەیە هەرێمی کوردستان ئێستا هیچ گیر و گرفتی نییە لەوەی کەوا کاڵا کەم بێ یاخود کاڵایەک لە شوێنێک کە ناتوانێت بهێنێ نەتوانێت لە شوێنێکی تر بهێنێ. پێویستە لە وڵاتان بەگشتی ئێمە کاڵیان لێبێنین بۆ ئەوەی کەوا ئەگەر لە هاتوو لە وڵاتێک کێشە و گیر و گرفتی هەبوو ئێمە بتوانین وڵاتانی تر کەوا کاڵامان لێهێناوە زیاتر کاڵای لێبێنین یاخود وڵاتێکی تر جێگەی بگرێتەوە. باشە کاکشێخ ئەمە دەکەم بە دوا پرسیار سەبارەت بە کۆڕبەندی وەبەرهێنان کە دوێنێ ساسکرا لە شاری سلێمانی جنابیشە تێیدا ئامادە بوویت کە دیارە جگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە کۆڕبەندەکەدا لە پانێڵێکی تایبەتە وتاری هەبوو قسەی خۆی کرد. مێ بزانم کۆڕبەندەکە هیچ ڕاستپاردەیەکی دیاریکراوی هەبوو بۆ یەکێتی هاوردە و هەناردەکارانی شاری سلێمانی و کۆی کۆڕبەندەکە چۆن بوو گرنگی ئەم جۆرە کۆڕبەندانە چییە بۆ هاوردە و هەناردەکردن و بژانەوەی پارێزگای سلێمانی؟ کۆڕبەندەکە یەکەمین کۆڕبەندی ئابووری وەبەرهێنان بوو لە شاری سلێمانی و بەڕاستی کۆڕبەندێکی سەرکەوتوو بوو و زۆر لە پەناڵەکان قسەی تیاب کرا و کاخوبال لە پەناڵی یەکەمە توانی زۆر ئاماژە بەو کارانە بکە کە ئەستەنگی هاتۆتە ڕێگەی وەبەرهێنان و ڕێگەی بازرگانان و هاوردەکاران و ئەوان کاری لەسەرەکان و وتی ئێمە بەردەوامە بین لەسەرەوەی کەەوە بتوانین ئەوە ئەستەنگانە لە ڕێگان لابەرین و زۆر لە وەزیرەکانیش قسەی لە بارەی ئابووری و بارەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە تایبەت لە شاری سلێمانی کرا و خات و بێگەرخانیش بەڕاستی ئاماژەی بە شتێکی زۆر باش کردکەوە ئێستا لە بواری کشت و کاڵدا بەرەو پێشەوە ئەڕۆن و مەجالێکی باشیان دروست کردووە بۆی کەەوە بواری کشت و کاڵ بەرەو پێشەوە بڕوە و زۆر لە ئەو بەرهەمانی خۆمان زیادی کردووە کەوا ساڵانە هەبووە بە تایبەتی پەتاتە کە 250,000 تن و 300,000 تن بۆ ئێستا گەیشتوتە 500,000 تن و زۆر لە بەرهەمە خۆماڵەکانی خۆمان ڕێگان پێدراوە کەوا بتواندرێ بەرهەم زیاتر بەرەم بێنن و ئێمە ئومێدەوارین بتوانین لە کەرتی کشت و کاڵ و لە کەرتی پیشەسازی و لە هەموو کەرتەکاندا ئێمە بتوانین سەرکەوتوو بین. بۆیە ئەو کۆڕبەندە ئاماژەی بە زۆر شت کردکەوە ئەتواندرێت لە هەرێمی کوردستان ئەگەر هاتوو مەجای کەرتی تایبەت بدرێ و بتواندرێت کاراسانیان بۆ بکرێ کەرتی تایبەت ئەتوانێ هەموو کارێکی وەبەرهێنان و بازرگانی و هاوردە و هەناردە بە ئەنجام بگەیەنێ. بۆیە ئەو جۆرە کۆڕبەندانە زۆر پێویستە لە ناو شارەکانی هەرێمی کوردستان بۆی کەوا بتواندرێت زیاتر لایەنی پەیوەندداری حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵ کەرتی تایبەت و لایەنی هاوڵاتی بتوانێت لە وتوێژدا بێ و لە نزیکەوە بتوانن ئەو وتانە بەیەکەوە بکەن و بتوانن کاری سەرکەوتوانە لە مەودوا بە ئەنجام بگەیەندرێ. بەڵێ بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان کە بەڕێزیان سەرۆکی یەکێتی هاوردە و هەناردە کارانی سلێمانی بوون. زۆر سوپاس کە میوانی ئێمە بووی ماندوو نەبی.